خۆم تەنەزوو بۆ حکومە نایکەم ئەچم بە کرێژیم دوایەشم کرێکاریەکەم ئاسنە کڕم ئاسنە فرۆشم نەک هەزادینا دەروێنم بڵێم تو خۆ کورم بە قوربان و بە ساغەری 30 ساڵە ڕادۆ دەخەڵکۆ تازە نایەت تازە ئەوە ڕۆی گزشتی کرد ئیسا ئاڵاوە بەشی خانووقەدان بۆ تاپۆقین خانی تاپۆم بۆ چییە بات فۆڕم بێ بۆ پارە خواردن پارەی خۆڵ و خاشا گەسێنێ عیب ناکە هاتی عیبیش ناکە یاگرنی پیان عیب نییە زانی بەراڕۆ بۆ پیان عیب نییە ئەچن پارەی خۆڵ و خاشا گەسێنن ئەچن مەعاشی ئەو خەڵکە نایەن ئەوەیە 3 مانگە ئەو خەڵکە مەعاشی وەرنەگرتووە دەوامیشەکە شار چییە دەوام داخن بە ئام هەمووی دەوام داخە شار ئەوەیە خۆ ئەزانێ میدە تاوایە قابلە نەزانن ئەقلیان نییە کورە ئەقلیان زۆرە ئەی بۆ فێر لاو باخ و تڕێنەی ناو بەحریشیان هەیە ئەی بۆ کەشتی ناو بەحریان هەیە ئەی ئەم پارە چی لێیە بۆ کوێ ڕوا ئەم هەموو تەنکەرێنەوتە ڕوا بۆ کوێ باشە بەڵام لایانی پەیوەندیدار ئەگەر بێت ئێرە باز لەوە کە ئەڵێ پارە نییە ئەخۆ داهات نییە قەناعەتت بەم قسەیە هەیە من قەناعەتم بە هەتا سەر ئێسکان بەو قسە نییە بۆ ئەوە هەکە کوردستان ئەم هەموو نەوتە ئەفرۆشێ ئەم هەموو ئەوەمە گومریکە پارەی بکوێڕوە هەر مرور داهاتی سلێمانی ئەیات هەر مرور دایرەی مرور ئەی کوا پارەکەی بۆ کوێڕوە بەڕێاتی هاتوچوو ئەی کوا پارەکەی بۆ کوێڕوە ئەی ئەم هەموو زەریبە ئەی ئەم گوزەرانی ئێوە چۆنە ئێوە هاوڕێگەران من خۆم هاڵ و گوزەرانم زۆر چاکەم بە خەیاڵمە نایە وەکو ماڵی خۆم بەڵام ئەو خەڵکە وەڵا هەیە پارەمان بۆ کۆ کردوەوە ئاوە و پیاوە شایەدە لە دایرەکەی خۆمانە بۆمان کۆ نەکردووە برا چەند جار نەپاداشیانەیە نەپاداشیانەیە پارەمان بۆ کۆ کردوەوە